بەڕێزان ئەمڕۆ چواری کانونی دووەم ڕۆژی گیانی پەروەردەیە کە بە کۆڵەکەی گەشتە سندنی کۆمەڵگەدا دەنرێت، بەڵام لە هەرێمی کوردستاندا ئێستا بۆی دواخستنی موچە پێشێلکردنی مافەڕەوەکانی مامۆسان لە چەندین شار و شارۆچکە پرۆسەی پەروەردە و خوێندن پەکراوە و ناوەندە ناحوکمیە بیانیەکان جێگەیان بە زمان و پەروەردە و کلتوری کوردی لەق کردووە. پەروەردەکانی سنووری پارێزگای سلێمانی دەستیان کردووە بە غیابدان واتە نەهاتن هەژمارکردنی و مامۆسانێک کە بایکۆتیان کردووە. بڕیارە ئەمڕۆ سبەی مامۆستانی وانەبێش و ناڕازی کۆ ببنەوە. نوێنەرێکیشیان باسی لەوە کردووە کە بڕیاری گەڕانەوە بۆ قوتابخانەکان بەردەوامی بایکۆت دەدەن. بۆ خۆتان دەزانن کە زیاتر لە 4 مانگە و لە 13 نوێی 2013ەوە و ساڵی خوێندنی 2023 بۆ 2024 دەستی پێکرۆ، بەڵام بەشێکی مامۆستان لە پەروەردەکانی سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەی سەربەخۆی گەرمیان و ڕاپەڕین و پەروەردەی کۆیە بایکۆتی دەوامیان کردووە. لە دوایین کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا باڤڵ تاڵەبانی باسی لەوە کرد کە بایکۆتی مامۆستایان هیچ ئەنجامێکی لێ بەدەست نایە. لەسەر درێژە پێدانی بایکۆتی لەو بارشەوە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی بێگومان کە هەڵوێست و قسەی خۆیانیان هەبووە. مامۆستا ئاوات ئازاد مامۆستای ناڕازی و ڕێخەری خۆپیشاندانەکان لە سلێمانی و لەگەڵمان دەبێ. مامۆستا سڵاوت لەبێ، ئەم کاتت باش، سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. سڵاو وەشبەری خان، سڵاو بۆ ڕادیۆکەتان، سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ تەواوی بیسەرانی ڕادیۆکەتان. زۆر سوپاس. من ئەتوانم ئەو مافە بەخۆم بدەم کە بڵێم ئەمڕۆ ڕۆژی گیانی پەروەردە لە تۆ لە مامۆستان پیرۆستەکەم، یان خود بەهۆی ئەو هەموو ناڕەزایەتی کە ئێوە هەتانە پیرۆزبایی نەکەین باشترێکە. ڕێز و خۆشەویستیم بۆ جەنابەت، بەڕاستی ئەگەر ڕۆژێک پیرۆز بکرێ ڕۆژی پیرۆزی پەروەردە بێ ئەو ڕۆژە بێ کە مامۆسان مافەکانی خۆیان وەرگرن، مامۆسایان ژیانیان لە مەترسیانە بێ، مامۆسایان کە لە هەموو حکومەت و دەسەڵاتداران خەمخۆرترن بۆ کەرتی پەروەردە، مامۆسایان بە دەرونیشی ئارامە بگەڕنەوەندەکانی خوێندنەوە. بێگومان مامۆسانی هەمووی خاوەنی ماڵ و بناڵن، هەمیان دەرونیان نامرتاحە، ماڵ و بناڵەکانیان بێپارەن. باوەڕتان هەبێ مامۆسا هەیە ئێمە بە حکمەوەی بووینەتە سەرمەشق لە سنووری بایکۆت، وەکو خۆت باس کرد لە پارێزگای سلێمانی، پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین پێوەندی زۆرمان پێواکرێ. باوەڕت هەبێ مامۆسا هەیە ئەڵە 4 کرێ خانوون نەداوە، 4 کرێ مۆلیدەم نەداوە، ئەڵێ ئاخر خۆ کابرای سەحابخانوو لێم قبوڵ ناکە، کابرای مۆلیدە ئەڵە من ئەوە نازانم کاکە، من 4 مانگە کارەبا ئەم بەتۆ، من پارەم ئەوێ، ئەڵە من نازانم یعنی تریا چی بکەوم کە موچەم نەبێ. لەبەر ڕۆژی پەروەردە بەڕای من ڕۆژی پەروەردە لەو کەسە نابەر پەروەردەیانە پیرۆز بکە کە دۆخی میلەت و مامۆسا و مناڵی مامۆسان بەم ڕۆژەگەیانەوە، دۆخی مناڵی هەژار و فەقیر و مناڵە شەهیدیان بەم ڕۆژەگەیان. بەڕاستی پیرۆزبایی ئەبێ لە ئەوان بکرێ، پیرۆزبایی ئەبێ لەو بەرپرسە ناپەروەردەیانە بکرێ کە پەروەردەیان پژووە خستۆ لە هەرێمی کوردستان بەداخەوە. باشە، دەمەوێت هەڵوێستی مامۆسان بەگشتی لە بێگومان لە ڕاگەیاندنەکان بڵاو بۆتەوە، بەڵام لە زۆربەی سۆشال میدیا و پەیج و ئەکاونتەکان بڵاو بوو، بەڵام دەمەوێت لە جەنابتەوە بۆ بیسەرانی ڕادیۆی دەنگی گەل بزانین. لە دوایین گوتەی پاڤڵ تاڵەبانی لە کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە باسی لەوە کردبوو کە بایکۆتی مامۆسان هیچ ئەنجامێکی لێ بەدەست نایە. بەداخەوە نابووایە بەو شێوازە لێ دوانی بدایە، بەداخەوە کە بەڕست پاڤڵ تاڵەبانی سەرۆکی حیزبێکەوە بەرپرسی ئەم زۆنەیە کە بایکۆتی تایە، نابووە بەو شێوازە بە بێئومێدی و کە مامۆسایان بێئومێد بن، ئەوە لانی کەم هەوڵی جدی بدرایان لان جێگری سەرۆکی حکوومەتەوە کە بەڕست قوبات تاڵەبانی ئەو هەوڵی جدی بدایە لە هەولێرەوە لە حکوومەتەوە کابێ کارێ بۆ مامۆسایان بکرێ، مامۆسایان ناکرێ دوای 4 مانگ لە خەبات و تێکۆشان خەباتێکی مەدەنیانە ئەتوانم لەوەشێ بەڕێزیشان شایەتیەوە بن لە ساڵی 2015 تا ئێستا پاکترین و جوانترین خۆپیشاندانی مەدەنی لە تەواوی عێراقە کە کرابێت خۆپیشاندانی مامۆستایانە کە بینی بێتە بەردەوام شەقامەکانەوە پاکرێت و دوای خۆمان نەمانێشتوە سڵەدارێک بشکێ، نەمانێشتووە پەنجەی کەسێک خوێنی لێبێ، وەتوانیمانە تەواوی دەنگمان بگەێنین بە تەواوی ژیان و بە تەواوی دنیا. ئێمە داوای مافی خۆمانەکەن، داوای هیچ شتێکی زیاترمان لەم دەسەڵاتە نەکرد، ئەوی داوایەکەین مافی حەق و ئێستحقاقی خۆمانە. تۆ کاتێک کە داوا لە من ئەرکەی من داوامت بۆ بکەم ئەرکت بۆ جێبەجێ بکەم، تۆ بێ مافەکەی خۆمم بیتێ، کاتێک کە مافم نایتێ ئێمە دەوام ناکەین. ئەوە بوویتر بەداخەوە زۆر بە شێوازێکی بڵێم نالۆژیکی نەبووایە ئەو قسەیە بکرای وتای بایکۆت سوودی نییە، بایکۆتی مامۆسان هیچی بەرهەم نێنە، ئەمە زیاتر مامۆسانی تووڕە کردەوە گادار بن ئەمڕۆ لە
سنووری دەڤەری ڕاپەڕین لە شاری ڕانێ و شارەکانی دەوروبەری خۆپیشاندانێکی گەورە کرا سەر ڕایبوونی بارانێکی زۆر لە هەرێمی کوردستان بارانێکی زۆر لەو سنوورە من پۆستم کردو لە فەیسبوک بڵاو کردو کە ئەمڕۆ مامۆسایان بە ڕێژەیەکی ئێجگار زۆر و بەرچاو بەشدار بوون ناڕەزاتی خۆپیشاندانەکان و ئێمەش بەردەوامی لەسەر ناڕەزاتی خۆپیشاندانەکان. باشە لەبارەی بڕیاری غیابدان کە نەهاتوو هەژمار دەکرێن چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتەیە دەکەن؟ ئێمە 28 لە بەغداد بووین لەوێ من لێدوان وەرگرت لە پارێزەرێکی ڕاوێژکار کە کاتی خۆی لە پارێزەری کەیسی هەڵەبجە بەشدار بوو لە پارێزەر دادگای لە کەیسی سەدام حوسێن بەشدار بووە لێدوانم لێوەری لەناو دادگای فیدراڵ لێدوانەکەی بۆ مندا بە ڤیدیۆ بڵاویشم کردەوە تۆمارم کرد یعنی هیچ یاسایەک نیە تۆ بتوانیت فەرمانبەرێک سزا بیت کاتێک کە تۆ مافی خۆتی نادێتێ و داوای مافی خۆیەکە هەر بەپێی هەموو یاساکان لە ئەو یاسانی کە لە عێراق دەشۆ کە لە هەرێمی کوردستان هەیە یاسای ئینزیباتی پێوتەیە یاسای خدمەی مەدەنی پێوتێ لەسەر فەرمانبەرێک کە دەعەمەزرێ لەلایەن دەسەڵاتی لەلایەن حکومەتێک هەش فەرمانبەرێک لە پێی یاساکەوە هاتووە تۆ کە بۆ ماوەی 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ مافەکەیت پێ نەدا ئەو مافی کە هەیەی و ئەرکی بۆ جێبەجێکردووی ئەم فەرمانبەری دەوڵەتە کە پێوتێ فەرمانبەری دەوڵەت ئەتوانێت ناڕزای دەربڕێ ئەتوانێت دەوام نەخە لەبەری تۆ حەقی خۆت پێ نەداوە بەڵام لە هەرێمی کوردستان وەگاگاداریەوە 4 مانگە موچە ئاسەواری نییە ئەسڵەن هەر بوونی نییە هەر دیاریش نییە تۆ کاتێکش مامۆستا داوای مافی خۆیەکە بوونی ئەم غیاباتە یا بوونی ئەم لیستانەی کە بڵاوە تەنیا بۆ چاوسورکردنەوەی لە مامۆسان و هەڕەشەکردن لە مامۆسان لەبەر ئەوەی بەڕاستی ئەگەر بڵین ئێستا لە هەرێمی کوردستان حکومەتی هەرێم لە فەراغێکی یاساییدا لە بۆشاییەکی یاساییدایە کە بە هیچ زۆری خۆی هەر خۆی لەزی خۆیان نادەستوریە لەبەر ئەوەی پەرلەمانت نییە لەبەرەوەی حکومەت کاتی بەسەر چووە حکومەت کاتی نەماوە ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتن بە وەزیر و بەسەرۆکی حکومەت و بە هەمویانەوە ماوەی یاسایی خۆیان تێپەڕاندووە تەنیا ئیشێوان ئێستا کات بەڕێکەی کار بەڕێکەرە حکومەتی کار بەڕێکەر ناتوانێت هیچ ئەمرێک دەرکات تەنیا کارەکان بەڕێەکە توانای ئەمر دەرکردنی بەسەر هیچ کەسێکا بۆیە بەڕای ئێمە بە بۆچوون ئێمە و شارەزان و لە دوانمان لە چەندین کەس وەرگرتووە لەگەڵ چەندین کەسی پسپۆڕ و شارەزا لە بواری یاسایە قسەمان کردووە ئەمە تەنیا بۆ چاوسورکردنەوەی لە مامۆسان هەڕەشەکردن لە مامۆسان ترساندنی مامۆسانە بۆ گەڕانەوە بۆ ناوەندەکانی خوێندن لەبەرەوەی لە مانگی 11 و 12 ساڵی ڕابردووە بەردەوام هەموو فشارێکی لەلایەن بەڕێوەبەری پەروەردەکانەوە بەڕێوەبەرە حیزبیەکانەوە بۆی مامۆسان بگەڕێنەوە ناوەندەکانی خوێندن بەڵام مامۆسایان سەربەرزانە بەردەوام بوون لە خەبات نەگەڕانەوە بۆ ناوەندەکانی خوێندن 2000 دەستیان بر بۆ ئەمەی کە بڵێن مامۆسایان غیاب ئەدەین و مامۆسانی وانە بێژ لا ئەبین مامۆسای میلاکیش فەسڵەکەین بەڵام بە هیچ جۆرێک ئەمە ڕاست نیە و ڕێگە پێدراونی و ئێمە قبوڵیشی ناکەین دڵنیا بن لەوەی هەر مامۆسایەک سزا بدرێ هەرچەند هەندێک ناو بڵاو کراوەتەوە بەڵام بەڕاستی ئەگەر بزانین ئەمە وایە و جێبەجێ کراوە ئێمە هەڵوێستی ترمانە بێ هەڵوێستی جدیشمانە بێ لەسەر ئەم بابەت. باشە 3 ڕۆژ بۆ 2 ڕۆژ پێش ئێستا دادگای باڵای فیدراڵی عێراق لەسەر دۆسەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دانیشتبوو بەڵام ئێستا دادگایەکە دواخراوە ئەگەرچی مامۆسایان چاوەڕێی زۆر مژدەی خۆش بوون لەم بارەیەوە پێتان وایە دانیشتنی ئەم جارە ئەنجامێکی باشی ببێ؟ وڵی پەری خانم خۆمیشێکم لە سکاڵاکارەکان کە لە مانگی هەشت سکاڵامان تۆمار کرد بەڵێ 9 مامۆسا و فەرمانبەر بووین چون سکاڵامان تۆمار کرد لە دادگای فیدراڵی هەرچەندەم کەسی ئێمە کەسی پلەبەرزکردنەوە چەند لایەنێک تریش پێش ئێمە تۆماریان کردبووم سکاڵایە بەڵام هەر یەکسەر لەیان وەرنەجدا بۆ ڕەت کرا بۆ گوێ ڕەتی بە دادگای فیدراڵی ئێمە بەڵام ئێمە لایەن کەسانی زۆر شارەزا و بە هاوکاری دکتۆر یوسف محەممەد و دکتۆر غالبوان توانیمان بۆشاییە بدۆزینەوە فەراغێکی یاسایی بدۆزینەوە توانیمان لەو فەراغەوە لەو بۆشاییەوە داغڵی ناو دادگا بین کەسەکەمان تەسلیم کرد و دادگا قبوڵی کرد و 28مان کە ئێمە لەوێ بووین توانیمان ئەمە سێم دانیشتنەوەتە ئەگەر ئەم دادگایە ئەگەر ڕەبتی نەبووە بە بابەتی پلەبەرزکردنەوە بی تا ئەمە ڕەبتی نیە بە ئێمەوە ئەتوانێت لە جەلسە یەکەمە دانیشتین لەسەر نەکەم بەڵام سوپاس بۆ خوای گەورە بە پشتیوانی هەموو لایەک دادگا دانیشتنی یەکەممان زۆر باشی ڕۆی بەڕێوە دانیشتنی دووەمیشمان کە 21 12 هەر زۆر باشی ڕۆی بەڕێوە دانیشتنی دووەم دادگا داوای کرد کە ئەبێ نوێنەرێکی وەزارەتی دارایی عێراق ئامادە بێ بۆ ڕوونکردنەوە و زانیاری زیاتر بدات بە دادگای فیدراڵی ئایا فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕاگررتنی پلەبەرزکردنەوە لە ساڵی 2016 تا ئێستا چەندێک زەرمەند بوون بۆ چەند تووشی زیان بوون و بۆ داهاتوو زیانێکی هەیە ئیترەوە بوو دانیشتنەکە کرا ئێمە لێ ئامادە بووی
بەڵامیترەوە بوو نوێنەری وەزارەی داراییی من زانیاری تاوم کۆ نەکردێتەوە زانیاری تاوم لانە داوا لە دادگای بەڕێزەکەم دانیشتنەکە دوا بخە ئەوە بوو دادوەران بڕای لێنە دانیشتنەکە خستە مانگی ئایندە 25 مانگ ئینشاءالله بە پێی ئەو سێ دانیشتنەی کە ڕۆشتۆ و ئەو پرسیارانەی کە دادوەرە بەڕێزەکان لە پارێزەرانی حکوومەتی هەرێمیان کرد طبعا حکوومەتی هەرێمیش دوو پارێزەریان لەوێ بوو پارێزەری خۆیان ناردوو چونکە سکاڵاکەی ئێمە لە سەرۆکی حکوومەت و لە وەزیری دارایی کردومانە پارێزەری خۆیان ناردبوو یعنی ئەو پرسیارانەی کە دادوەر لێ پرسین و یەک دوو ڤیدیۆشمان دزە پێ کرد بڵاومان کردەوە لە سۆشیال میدیا کە ئەڵێ هیچ جیاوازی نیە لە نێوان موچێک لە پارێزگای سلێمانی یان لە دیالە یان لە واڵسەد یان لە شێشێک لە شارەکانی تری عێراق ئەبێ فەرمانبەر بێ و لە کاتی خوا ئێساقاق و مافی خۆی وەربگرێ و نابێ جیاوازی بکرێ و نابێ موچەی فەرمانبەران بکرێتە پرۆژەیەکی سیاسی و یاسایی بەکاربێنن نێوان دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال ئێمە زۆر بە ئومێدە لێ ڕوان ئینشاءالله بۆ ئومێدەین لە مانگی داهاتوودا بە قازانج و سووری فەرمانبەران دەدرێت فیدرال بڕیاری دەرکرا بۆ جێڕانەوەی پلەبەرزکردنەوە و حکوومەتی هەرێمی کوردستان ئیلزام کا بۆی بە پلەبەرزکردنەوەی مامۆستان و فەرمانبەرانی مەدەنی دەست پێ بکاتەوە. باشە مامۆستاوات دەمێت دوا پرسیار لە جۆنابت بکەم پرۆسەی خوێندنی ساڵی 2023 بۆ 2024 دەفەوتێ یاخود بە کۆی گشتی بڕیارەدەن بچن ئەگەر لەسەر ئەم ڕەوشە بە بەپێی قسەکانی جۆنابت بێ کە ئێستا کردت و تەواوی ئەو قسانەی کە ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی بە دوواداچوانم کردو لە بایکۆت بەردەوامە بن ئایا بەم جۆرە بێت پرۆسەی خوێندنم ساڵپەکی دەکەوێت؟ وڵی خاتونی بەڕێز ئەگەر بە حقیقت بڵین پرۆسی خوێندن پێشی کەوتۆ کۆتایی هاتووە چکە ئەگەر تۆ بێ حسابێکی بکەی ئەگەر حسابێکی بکەی هەتا مانگی 5 بزانە چەند عوتڵیتە چەند جومعی بەرەکەوێت و چەند عوتڵی بەرەکەوێت یعنی نەگەر غەڵەت نەبم پرۆسی خوێندن 50 ڕۆژی ماوە بە مەزبوطی ئەگەر داوام بکرێ بە 50 ڕۆژ ئایا لە کوێی دنیا هەبوو بە 50 ڕۆژ تۆ بتوانێت پرۆسی خوێندن پێ بڵێ خوێندنێکی سەرکەوتوو ئێمە وا هەستەکەین ئەم زەخت و زۆری کە یانێ بکرێتەوە ئەنی ئەم دوو مانگە دەریای خوێندن بکرێت و تەنیا بڵێن خوێندن کراوە ئەنجنا بەڕاستی خوێندن بەڕاستی پەکی کەوتەوە بەڕاستی وەستاوە لەم سنوورە تاوایتر لە زۆنی بایکۆت خوێندن وەستاوە بەداخەوە و ئەوەشی کە بەرپرسیارە و ئەوەشی کە هۆکارە بێگومان هەموو خەڵک دەزانێت کە مامۆسانی هەموو خەڵک دەزانێت کە ئەم حکوومەتەنە بەرپرسەیە ئەم حکوومەتە شکست خواردەیە لە دوای 32 ساڵ حکومڕانی تۆ نەتوانی ژێرخانی ئابووریەکەت هێندە بەهێز بکەی کاتێک کە بەغداد شایستدارەکانە دێ ببڕێ نەتوانی 3 مانگ بۆ 4 مانگ موچەی فەرمانبەران و مامۆستایان دابین بکەیت کەواتە بەرپرسیاری یەکەم لە فەوتانی خوێندن بەرپرسیاری یەکەم لە نەهامەتی لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانی بەرپرس. دنیای سپاس بۆ بەڕێزت مامۆستا ئاوات ئازاد کە لەگەڵمان بەشدار بووی ڕۆژێکی خۆشتان هەبێت. سپاس بۆ ئێوەش بەڕێزم دەستان.